تەوەریەکەمانە سینەما ئەو دەواازەی کە ئەتوانین ڕێەوە جیهان ببینین، بەڵام چی ئەگەر ئەو دەواازەیە لە ناوجەرگەی نیشتیمانی خۆتدا لە ناوجەرگەی خاکەکەی خۆتدا بە زمانێکی دیکە بە ژێرنووسی زمانێکی دیکە ببینین. ئەو کا دەتوانین بڵین لێرەوە سینەما دەبێتە پرسی بوون و ناسنامە هەروەها شکۆی زمان. لە کاتێکە سینەماکانی کوردستان کە بەداخەوە کە زمانی کوردیان فەرامۆش کردووە بۆ هەندێک لە بابەتەکان بۆ هەندێک لە فیلمەکان کە نمایشیەکان بۆی لێرەدا کۆمەڵێک گەنجان کۆمەڵێک گەنجی خۆبەخش وە لە هەمان کاتدا وەرگێڕ و ستافی ماڵپەڕی سینەماستان هەڵمەتێکی مەزنیان دەست پێ کردو، هەڵمەتێکی مەزنیان ڕاگەیاندووە کە چیتر سینەماکان گرنگی ئەوەندەی بە زمانەکانی دیکە ئەیەن ئەوەندەش گرنگی بە زمانی کوردی بدەن و چیتر هیچ فیلمێک نمایش نەکرێت بەبێ ژێرنووسی زمانی کوردی. باسێک لەم هەڵمەتە مەزنە گەورەیەکەین بە میوانداری بەڕێزان سەرهەنگ عیزەدین بەڕێوەبەری ماڵپەڕی سینەماستان هەروەها ئەحمەد سامان وەکو گەشە پێدەری ماڵپەڕەکە. فەرموو. سڵاوتان نێبێ و زۆر بەخێربێت. ئاگەحمەد تولی کوردیشی خۆشی کەواتە زۆر بە گەرم و گوڕی دەسی بە هەڵمەتەکە کردووە. بەخێر بێت. مزلی کوردی نەخۆشی کاک سەرنگ؟ وەڵاهی دەرفەتەکە نەگونجە ئەگەر نا زۆر زۆر حەزمانە پێمە خۆش زۆر وزلی کوردیەوە بیت. وەڵا بێگومان منیش زۆر زۆر ئارەزومەندیەوەم بەڵامی تر نەگونجە. دەستان خۆش بێت. ئەمار بۆ خۆشی بوو. ئەگەنا پەیوەندی بە هەڵمەتەکەوە نییە. کاک سەرنگ لای بەڕێسە دەست پێ بکەم وەکو بەڕێوەبەری ماڵپەڕی سینەماستان باسێکمانە هەڵمەتەکە بۆ بکەیت. هەڵبەت سەرتا بەناوی خۆی بەخشندە و میرەبان سپاس بۆ کەناڵەکەتان، سپاس بۆم دەرفەتە. ئێمە وەکو ستافی ماڵپەڕی سینەماستان لە ماوەی 4 ڕۆژی ڕابردووە لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە دەستمان کرد بە هەڵمەتێک کە ئەویش بەڵێ بۆ ژێرنووسی کوردی لە سینەماکانماندا. ئەم هەڵمەتەمان بۆ ئەوە ڕاگەیان کە ئێمە ماوەیەکی زۆرە هەم خودی خۆمان هەم بینەری سینەما لە کوردستان ئەم پرسیاری بۆ دروست بووە ئایا بۆچی سینەماکانی ئێمە ژێرنووسی کوردیان نەبێ، بۆچی زمانی ئێمە وەکو زمانی دووەم سەیر بکرێ، بۆچی نەتەوەی ئێمە وەکو پاشکۆ ببینرێ. هەڵبەت لە دوای ڕاگەیانی ئەم هەڵمەتە سپاس بۆ خەڵکی، سپاس بۆ خۆی گەورە کە پشگیرێکی زۆر زۆر باشمان بۆ هات لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە چەنەها کەس بەڵێیان کرد بۆ ئەم هەڵمەتە. کەواتە ئێمە بۆمان دەرکەوە ئەمە پێویستیەکە تەنها قسەی ئێمە و کۆمەڵێکی کەم نییە، ئەمە قسەی هەر کەسێکە کە لە کوردستانە خولیای بینینی فیلمی هەبێ لەسەر شاشەکانی سینەما. باشە کاک ئەحمەد بەڕێسان وەکو گەشە پێدەری ماڵپەڕەکە باسێکمانەوە بکەیە کە چۆن بوو گفتوگۆتان کرد لەناو خۆتانە، چۆن بیرتان لە هەڵمەت و لە پرۆژێکی ئاگرن کردە؟ ئەمە خۆمان وەکو خۆم و کاک سەرنگ ماوەیەکی زۆر ینی ئەچین بۆ سینەما سێری فیلمەکانەکەین. خۆمان ڕاستە زمانەکانمان باشە کێشەوەمان بۆ دروست نابێ، بەڵام بیرمان لە خەڵکی تر کردەوە چەند هات فیدباکی کەسی خەڵکی ترمان بواتەوە کە کێشیان هەبوو لە کاتی سەرکردنی فیلمەکانە و ڕاستی بڵین زویر بوون یاخود تۆراون لە سینەماکان لەبەر ئەو هۆکارانە ناچن بۆ سینەما کە ژێرنووسەکان ئادەنیان عەرەبین یاخود فەڕەنسین. ئەمە ژواکات کە ئەم کەسە بە تەواوەتی لە خودی فیلمەکە تێنەگاتوە بەم شێوەیە بەدڵیان نابێت چون بۆ سینەما و بازیان لێناوە. باشە دەستپێکردنی هەڵمەتەکەتان چۆن بوو، چۆن دەستان پێ کرد؟ دەستپێکردنی هەڵمەتەکەمان وەکو کاک ئەحمەد وتی لە دوای ئەوەی کە گفتوگۆیەکمان گەل لە نێوان خۆمانەوە کۆی دەنگی ستافەکەم وەرگرت بۆ ئەوەی بێگومان ئێمە کۆمەڵێک وەرژێڕی زۆر کۆمەڵێک تەکنیکار کۆمەڵی دیزاینەر لەلامان کارەکەن. هەڵبەت لە دوای ئەوەی کەمپینەکەمان ڕاگەیان و ڕای ئەوانم وەرگرت ئایا ئێوە پشگیری ئەم هەڵمەتەکەن ئایا تانەوێ هەڵوێستێکمان هەبێ و بەسپاسەوە بۆ هەر هەمویان کە بەڵێیان کرد بۆ هەڵمەتەکە و وتیان ئێمە تەنانەت ئامادەین وەکو یەکەمین هەنگاو بەبێ بەرامبەر کاری وەرژێڕام بکەین بۆ سەرجەم فیلمەکان کە هەمویان کەسانی ئەکادیمین ستافەکەمان و بە خۆشحاڵیەوە لە تۆڕی کۆمەڵایەتیە ئەم هاشتاگەی کە ئێمە ڕامانگەیان ئەم هەڵمەتەی ئێمە ڕامانگەیان بەڵێ بۆ ژێرنووسی کوردی پشگیریەکی زۆر زۆر باشی لێکرا و سەرەتای هەڵمەتەکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە سەری هەڵا، بەڵام دواتر ڕازگۆ بین لە سەر و چاوەڕوانی ئێمەشەوە تەقیەوە لە تەواوی سۆشیال میدیایە تەنها لە تۆڕە کۆمەڵایەتەکانی ئینستاگرام و تیکتۆک و هەموو ئەوانی دیکە و خەڵک پشگیرێکی زۆر زۆر باشی لێگرت کە ئەمە مایەی دڵخۆشی بوو بۆ ئێمە. بۆیە ئێستەیش کە هەڵمەتەکە بۆ جۆرە تەشەنەی سندووە بەسپاسەوە بۆ دەستگای میدیای کورسات کە بەدەممانەوە هاتووە توانیمان ئەمڕۆ لێرە بین بۆ ئەوەی هەم دەنگی خۆمان هەم دەنگی ئەو خەڵکە بگەێنین کە ئەوە بڵین ژێرنووسی کوردی لە سینەماکانمانە تەنها داواکاریەک نییە بەڵکو پێویستیەکە
تەنها لە داواکاریەک هاتۆتە دەرەوە بەڵکو ئێستا پێویستیەکە لە سینەماکانی ئێمە یا ژێرنووسی کوردی بوونی هەبێ لەبەرەوەی بادەم ئێمە خاوەنی زمانێکی سەربەخۆی خۆمانین مادەم خاوەنی کیانێکی سەربەخۆی خۆمانین شایانی ئەوەیە کە ئەم زمانە لەسەر شاشەکانی سینەماش ببینرێتەوە باشە لە بڵاوکراوەکی خۆتانە بەڵستەیەکتان ئاماژە پێیاوە کە زۆر بە گرنگیەوە ئاماژەتان بە ڕستەیاوە کە ئەڵێن ئەمە تەنیا کێشەی وەرگێڕان نیە بەڵکو کێشەی فەرامۆشکردنی زمانێکە ئەم فەرامۆشکردنی زمانە تا چەند کاریگەری هەیە لەسەر هۆشیاری گەنجانمان بێگومان ئێمە لە جیهانە زۆر گرنگی بە سینەما ئەدرێ سینەمایشەکە لەو بوارانی کە تۆ ئەتوانی زمانی خۆت کللتوری خۆت و پەیامی خۆت بگەینی بە هەموو جیهان ئێمەوە شتێکی حاشاهڵ نەگرە کە سەرجەم نەتەوەکانی جیهان لە ڕێگەی سینەماوە پەیامی خۆیان ئەگەێنن بە هەموو جیهان بۆیە ئێمەش کە ئەم هەڵمەتەمان ڕاگەیان و ئاماژەمان بەو ڕستەیەکە کە جەنابتان فەرمووتان ئێمە ئەمانەوەی خەڵکی تێبگەێنین کە ئەمە نەک تەنها داواکاریەکە بەڵکو پێویستیەکە و گەنجی ئێمە شایەنی ئەوەیە و هەمیشە داوای ئەوەی کردووە کە زمانی کوردی لەسەر شاشەکانی سینەما بوونی هەبێ بەڵام بەداخەوە گوێی بۆ نەگیراوە باشە باسانەوە کردووە کە بریکارە سەرکیەکان لە دەرەوەی عێراق گرنگی بە زمانی کوردی نایەن باشە ئێوە وەڵامتان چییە بۆ ئەم بیرکردنەوەانە کێشەکە بابەتەکە بابەتێکی بازرگانیە باشە کە بەپێی ئامارانی کە ئەمن دەستمان کەوتۆ لە کۆی 500 سینەما لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تاکە لایەنێک کە هەوڵی دا بە زمانی کوردی بەردەستەکرابێت سیتی سینەمایە و ئەوانیش بەلای خۆیانەوە ئەم بابەتە ینی کەمبایەخە بەلایەنە گرنگ نییە چکە ئەمان خۆیان بەتەنها ناتوانین شەکەن ئەگەر داواشیکەن لە حاڵەتێکە داوای ئەوواکەن بە بڕی $5,000 بۆ نێوانی $10,000 بەڕۆپارێ بدرێت بۆ ئەوەی کەوە ژێرنووسی کوردی زیاب کرد بۆ فیلمەکە ئەویش ئەگەر بیکەن واتا گرنتی سایڵسینە بۆ کارە مامەستە بریکارە سەرکیەکانە بەڵێ باشە پێتان وایە ئەمە تەنیا لایەنێکی بازرگانی هەیە ئەم گرنگی نەدان بە زمانی کوردی یان پەیوەندی بە سیاسیشەوە هەیە بۆ بابەتە پەیوەندی سیاسەکە 100% دڵنیانیم بەڵام بۆ بابەتە بازرگانیەکە لەوە دڵنیام کە چونکە ڕێژێکی کەم هەیە لە بینەر کە وەکوتمان ڕێژی 1 بۆ 500 زۆر کەمە لەبەرەوە حاڵەتە بە دوای داواکارەکانی سینەما کوردەکان نیان کە ئەو داواکاریانی کە هێنە جێبەجێ باشە کاکسەرنگ زۆرجار قسەکردن زۆرە بەڵام کردار کەمە بەڵام ئێوە پێچەوانەکەیتان سەلمانەوە لەگەڵەوەی کە قسەکەشتان کرد بیرکردنەوە و بیرۆکەکەتان هەبوو و سلمانتان کە ئەم بیرۆکەی ئەتوانرێت جێبەجێ بکرێت ئەوە لای خۆتانەوە باسانەوە کردووە کە ئەتوانن تەواوی کارەکان بکەن بێبەرامبەر بێگومان ئێمە وەکو لە بڵاوکراوەکانیشمان ئاماژەمان پێیاوە کە ئێمە ئەمانەیە تەنها قسەمان نەبێ بەڵکو کردارمان هەبێ کردارەکەشمانەوەیە کە سەرجەم ستافەکەی ئێمە هەم لە وەرژێڕ هەم لە تەکنیکاران و هەم لە دیزاینەرانیشمان ئامادەن بۆ وەرژێڕانی فیلمەکان و سەرجەم کارە تەکنیکی پێویستیەکان و لە پاڵ ئەوەیشە دووبارە نەخشانەوەی بەرگی فیلمەکان بە زمانی کوردی بۆی ئاماژەی پێ بکرێ باشە ئێستا چۆ پشگیری ئەوەی کردووە وەکو لایەنی پەیوەندیدار وەکو سینەماکان وەکو حکوومەت و وەکو وەزارەت چێ پشگیری ئەوەی کردووە تا کارەکەی ئێوە بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەو لایەنانی کە پشگیری ئێمەیان کردووە لایەن پەیوەندیدار بە خۆشحاڵیەوە لە دوای 2 ڕۆژ لە ڕاگەیاندنی هەڵمەتەکە سیتی سینەما لە شاری سلێمانی بەڕێوەبەرەکەی پەیوەندی پێوە کردین و تەواوی بابەتەکەی بۆ خستینە ڕوو ئێمە وە سەرجەم ئەو کەسانەی کە پشگیری ئەم هەڵمەتە بوون لامانوا بوو کە هیچ سینەمایەک لە هەرێمی کوردستانە هەڵوێستی نەبووە بۆ ئەم بابەتە بەڵام بە خۆشحاڵیەوە سیتی سینەما لە دوای ئەوەی کۆمەڵێک بەڵگەی حاشاڵنەگەری خستە ڕوو بۆمان و لە دوای ئەوەی کە بەڕێزیان بەڕێوەبەری سیتی سینەما سەرجەم ئیمێڵەکان و نامە پێویستەکان کە لەگەڵ بریکارەکان لە دووبای قسەیان کردووە داوای ژێرنووسی کوردیان کردووە و تاکە لایەن بوون لە تەواوی هەرێمی کوردستانە کە داوای ئەم شتە بکەن کە ئەمە جێی خۆشحاڵیمانەوە لە هەمان کاتا بەداخەوەین کە تەنها یەک سینەما هەبووە بیری لەمە کردبێتەوە تەنها یەک سینەما هەبووە کە داوای زمانی کوردی بکە لە کاتێکە ئێمە چەنەها سینەمای ترمان هەیە لە هەرێمی کوردستانە کە بەداخەوە بەهۆی بێهەڵوێستیانەوە نەک پشگیری ئەم هەڵمەتە نەبوون و نەک پشگیری ئەم کارە نەبوون بەڵکو بوونەتە بربەستێک وەوە بوونەتە هۆی ئەوەی کە ئەم کارە بەرەو پێش نەچێت باشە ئێوە دەستان کرد بە کارەکە ئێوە بیرۆکەکەتان هەبوو و جێبەجێکردنی کارەکەتان دەست پێ کرد و لەگەڵ ئەوەیە ئێوە پلانێکی فەرمیتان هەبووە بۆ وەزارەت بۆ لە سینەماکان بۆ لایەنە پەیوەندیدارەکان پلانی دواترتان چییە کاک ئەحمەد؟ دوای ئەوەی کەوا گەر وەزارەت
جامان لێ بگەڕن و ئینشەڵا کارەکە جێبەجێ بکەن تاکە چارەسەرێک بوون بابەتە ئەوەیە کە پشتگیری دارایی سینەماکان بکەن کە بتوان ئەو بڕەپارێ بدەن ئەمانش لای خۆیانەوە داواکەن لە بریکارەکان کە لە دووبێ و ئەو وڵاتانەوەی کە ئەو بریکارانی کە دابەشکاریەکە ئەکەن کە مافی بڵاوکردنەوەکان هەیە لەلایەن ئەوانەوە مامەڵیان لەگەڵا بکرێت و کارەکە چارەسەر باشە نەبوونی زاراوەیەکی یەکگرتووی سینەمایی یان جیاوازی زاراوەکان کاریگەری نابێت لەسەر کارەکەیەوە یان نابێتە ڕێگر لە بەردەم کارەکەیەوە بێگومان نەخێر لەبەر ئێمە ساڵانێکی زۆرە لە هەرێمی کوردستانە ئەتوانین بڵین بۆ 10 ساڵی ڕابردوو بگەڕێینەوەوانە ئێمە کۆمەڵک ماڵپەڕی کوردیمان هەبووە کە کاریان لەسەر ژێرنووسکردنی فیلم و زنجیرەکان کردووە بە خۆشحاڵیەوە ئێمە لە پاڵ ئەوەی کۆمەڵک زاراوەمان هەیە لە زمانی کوردیە کە بێگومان ئەمە لاوازی زمانەکەی ئێمە دەرناخە بەڵکو ئەمە بەهێزی زمانەکەی ئێمە دەرەخا کە چەنەها زاراوە لە خۆگرێ بەڵام لە پاڵ ئەوەیە زمانی وەرجێڕان لە کوردستانەوە لە سەرەتای دەستپێگوی ئەمە زمانی ستانداردی کوردیمان هەبووە کە بەم شێوەیە پەرەیسەندوو بۆیە نەخێر فرەی زاراوەکان نابێتە هۆی کێشە بۆ ئێمە باشە وەکو دەستگاکانی ڕاگەیاندن تا چۆن گرنگە بەدەم ئەم داوای ئێوە بێن تا چۆن گرنگە گرنگی زیاتری پێبن بۆ ناساندنی زیاتری ئەم هەڵمەتی ئێوە بێگومان زۆر گرنگە دەستگاکانی ڕاگەیاندن بێن بەدەم ئەم داواکاری ئێمەوە بە سپاسەوە بە دەستگای میدیای کورسات کە یەکەمین لایەن بوو هات بەدەم ئەم هەڵمەتی ئێمەوە و پشگیری لێکردینەوە بۆیە ئەمڕۆ ئێمەش لێرین بێگومان میدیا و کەناڵە تەلەڤیزیۆنیەکان زۆر گرنگە کە لە هەبوونی ئەم هەڵمەتانەیە دەنگی ئێمە بگەێنن دەنگی هەر تاکێکی کورد بگەێنن کە لە خەمی زمان و نەتەوە و کولتوری خۆیان بێ دەستان خۆش بێت کاگەحمەد و دوا پەیامت چێ بۆ کەسێک کە سەبینەری ئێمە بێت و حەزی بە سینەما هەبێت حەزی بە فیلمەکان هەبێت لە سینەماکانە بەڵام گرنگی بۆ هەڵمەتی ئێوەش بات بۆ چۆن بتوانێت هاوکاری هەڵمەتەکەی ئێوە بێت یەکێک لە وەکو ئەوەی کە زانرا و معلومە یەکێک لە بابەتانی کە گرنگە لە سەردەمی ئێستا بۆ کردنی کارێک بریتە لە هەوڵدان بووی بەتابەت لە سۆشال میدیا لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بۆ نمونە هاشتاگ بەکار بهێنرێتەوە نامە بۆ پێیجەکان بنێدرێت و قسەیان لەگەڵا بکرێت و وەزارەتەکانیش ئینشاڵڵا بێنە سەرخەت تاوەکو ئینشاڵڵا ئەم کارە چارەسەر بکرێت ئێمە شیوادارین وەکو دەستگای میدیای کورسات و بەرنامە کورسات مەگەزین چیمان پێ بکرێت بێگومان دەرەخی ناکەین و هاوکارتانە بین و کورسات زۆر گرنگی بە زمانی کوردی ژاوە هەر لە ماوەی ڕابردووە لە هەفتەی ڕابردووە کە چەند فیلمێکمان نمایش کرد لە پارکی ئازادی شاری سلێمانی بێگومان بە ژێرنووسی کوردی فیلمەکان تەواوی فیلمەکان نمایش کراوە دەستی ئەوش خۆش بێ و سپاس بۆ سپاس بۆ بەشداریکردن